ساگار فاروق یەکێک لە خانمە شێوەکارە هەرە دیارەکان کە خاوەنی چەندین کاری تایبەت و ناوازەیە لە ئێستاە لە شاری هەولێر پێشانگایکی تایبەت بە خۆی کاتەوە. ئەم جارە ئازارەکانی ژن و مێنەتیەکانی ژن هەوێنی کارە شێوەکاریەکەی هونەرمەند ساگار. لە هەولێر بۆ یەکەم جار هونەرمەندی شێوەکار ساگار فاروق پێشانگایەکی شێوەکاری بۆ زیاتر لە 20 تابلۆی قەبارە جیاوازی خۆی کردەوە. لە لێدوانێکدا هونەرمەند ساگار فاروق باسی لە ئەزموونی چەندین ساڵی خۆی کرد بۆ پیشاندانی تابلۆی شێوەکاری و نیشاندانی مێنێتی و ئازارەکانی ژنان. وتیشی لە ڕێگەی تابلۆکانمەوە دیوێکی شاراوی ژیانی ژنانم خستۆتە ڕوو. سپاسی پەیمانگای گۆتە پرۆژەی هێلان گەلەری فریمینگەکەم بۆ ئەم دەرفەتەکەمە بتوانم لێرە ئێوە لە ئێوارەیەکی جوانە بتوانم منم نمایشی کارانی خۆم کەم. ئەلبەتە کارەکانی من قەبارە جیاوازن، قەبارەی بچووک و گەورەی تایە. سمبولی کارەکانی من زیاتر فۆرمی ژنە بینیتەوە کەم بەڕاستی ئەو چیرۆکانە چیرۆکی با بڵین پاڵاوانەکانی من ژنن کە بەڕاستی منەوەی مەسەجە بێنم لە توانا و لە هەست و لە سۆز و لەو هەموو بینینەی کە بۆ خودێتی و بۆ ئەو ئایندەی کە بەڕاستی دایمە ژنێکە بێ بتوانێت هەوڵ بابەوەی کە پێی بگا. من بەڕاستی ئەوە ئەبینمەوە کە من ژن تەنها ژنێک نییە کە لە ماڵەوە بێ، ڕەنگەوەش بۆ خۆی گەورەیەک بێ لە ماڵێکا بێ، بەڵام توانای ژن ئەو توانایە کە بەڕاستی هەرێکە بتوانێت لە شوێنی خۆیەوە ئەو خەون و هیوانی هەیە بتوانێت بیکا. لەبەرەوە ڕەمزی بەردەوام بوون زۆر لە کارەکان وابینی.